ئیش لەسەرەوە کرێکە مامۆستا و قوتابی دەرک بۆ بکەن کە ئەو معرفەی بۆ نمونە بچووکیکەینەوە لەناو پرۆگرامەکانی خوێندن تا چەند دروستە یا تا چەند دروستە و پێویستی ئەو قۆناغی خوێندنی ئەو قوتابیانەیە. زۆر جار ئێمە مامۆستاکان دەرکیان بەوە کردووە کە ڕەنگە زانیاریەکان دروستیش نەبێ یاخود پێویستی ئەو قۆناغە نەبێ وە قوتابیەکانیش هەستیان دەرکیان بەوە کردووە، بەڵام لەبەرەوەی لەناو پرۆگرامی خوێندن هاتووە ئەبێ قوتابی خوێندکە ئەبێ مامۆستا بیڵێتەوە قوتابێکی لەبەریشی کا لە ئیمتیحان جوابیشی باتەوە واتە بەو شێوازە ناتەندروستە ئەڕوا. لەم دۆخەیە چارەسەر چی ئەبێ دکتۆرگیان؟ ئێمە وەکو تاکێک لەناو قوتابخانەکانە چۆن چارەسەری ئەم دۆخە بکەین؟ دەستت خۆش بە. زۆر سپاس. وەکو مامۆستا کۆمەڵێک شت هەیە کاتێک کە بە ڕەسمی بڕیار دەدەین لە قوتابخانەیەک ببینە مامۆستا، لە سیستەمی پەروەردەی ڕەسمی ببینە مامۆستا، کۆمەڵێ سوود وەردەگرین بەڵام کۆمەڵە زیانیش دەکەین. سوود وەرەگرین لەوەی کە بێ معاشێک وەرەگرین، لەوەی ژیانێک دابین دەکەین، لەوەی کە دەکرێت لە ڕۆی دەرونی و ڕۆحی و وەکو بڵێ لایەنی دەرونی مرۆڤ دەگاتە ئەوەی کە شتێک دەکا کە مانای هەیە دڵی پێی خۆشە، بەڵام زەرەری ئەوەش دەکەین کە ئێمە تەسلیمی کۆمەڵێ داواکراوین، تەسلیمی بنەماکانی سیستەمەکەین. ئەگەر لیان دەرچین ئەو سوودانەی کە بڕیارە لە مامۆستایەتێکە وەرگرینە دەستمان دەڕوا، وانە بەشێکی. بەڵام قسەکە لێرە لەوەیە ئێمە ئەو هێڵەی دامان ناوە کە تێینەپەڕێنین چین، ئەو هێڵانەی دامان ناوە یان ئەو ئاستەی کە دامان ناوە کە لەوە زیاتر تەحمل ناکەم چین ئەو شتانە، وانە ینی بۆ نمونە لەکوێدا ئێمە بڕیار دەدەین واز لە پیشەکەمان بهێنین وەکو مامۆستا بۆ هەر پیشەیەکی تر. ئایا ئەگەر مەعاشیان بڕیم واز دێنم؟ تۆ لای من یا لای تۆ لای کەسێکی دیکە مەعاشە موچەکەیە، ئەگەر موچەکەیان بڕیم واز دێنم یاشتی ترە، یان ئەگەر نیان هێشت دەرسەکە بەدڵی خۆم لێمە واز دێنم، یان بۆ نمونە ئەگەر لە ڕووی دەرونی و هەستم کرد زیانی بۆ من زیاترە تا قازان واز دێنم. ینی بزەبت ئێمە لەسەر چ بنەمایە کارەکە دەکەین. ئەمە بۆکو بڵێ بە ئینگلیزی پێ باتم لاین، وەکو بڵێ ئیتر حەدی ئەدنا، کەمترین ئاست کە ئیتر لەوە بێتە خوارەوە قوبوڵی ناکەم و ئەو شتە واز لێ دەن شتێکی ترەکەمیان. بەڵام کۆمەڵشتی ترمان هەیە کە تۆزە زیاتر لەگەڵیان ئازادین. با بڵێن ئێمە ئازاد نین کتێبەکە نەڵینەوە، بەڵام ئازادین کە تەلەبەکە نەشکێنینەوە لەبەرەوەی لەبەری نەکردەوە. بۆ نمونە وا نازانم وەزیر بێ بڵێ بۆچی گوێنت بەو تەلەبەیە نەدا. ئەمە تەمان کردن وەزیر وەکو نیشانەی خاوەن و باڵاترین دەسەڵاتی پەروەردەیی لە سیستەمە ڕەسمیەکە دەسەڵاتی سیاسیەکە باسی ئەوە دەکەین. ینی مامۆستا بۆ نمونە لە ئەو ساڵە مامۆستایە گوێی تەلەبەیەکی ڕاکێشا بوو دەرهات، گوێی دەرهات بوو فەقیرە، ینی تەمان ئەوە پەیوەستە بە سیستەمەوە لەبەرەوەی لە نێو سیستەمێکدا ئەم کارەی کردووە، نەچۆتە ماڵی تەلەبەکە گوێ ڕاکێشی لە قوتابخانەیەک گوێ ڕاکێشاوە کە ئەم قوتابخانەیە پەیوەستە بە کۆمەڵێک بنەما و یاسا و کۆمەڵە شتەوە، یان یا چەند یاساکەشی شکان دەبێت. بەڵام ئەم مامۆستایە ئازاد بوو لەوەی کە گوێ ئەو منداڵە ڕانەکێشێ لەسەر چی، یعنی منداڵێک ئەبێت چی کرد بێ کە مامۆستاوای لە بکات گوێی ڕاکێشێ. ینی ئایا هەر بەڕاستی گوێ ڕاکێشانی منداڵەکە لەبەر شتێک بوو کە منداڵەکە کردوێتی یا شتێکە مامۆستاکە، ینی بەڵام ئەو مامۆستای بڕیارێکی داوە کە ئەو گوێ منداڵە ڕاکێشێت دار لە منداڵەکە بدا بیشکێنێتەوە، یا بڵێ یان هەر دوور نەڕۆی دوور تۆ گوێ ڕاکێشان ئەوە با بڵێن شتێکە کە زۆر لە هەموو شوێنە ڕوونادا یا بەو شێوەیە ڕوونادا، ینی بەوەی کە تۆ وا بکەی منداڵەکە بترسێ، ئەو خوێندکارە بترسێ، ئەو یان ڕقی لە خوێندن ئاسوودە نەبێ. بیرتان دێت لە هەفتەکەی تر باسی ئاسوودەیمان کرد، ینی ئەوەندە جەخت لە فێربوونەکە بکەیتەوە
بیدەتوچێتەوە ئەم فێربوون بۆ ئەوەی مرۆڤ ئاسوودە بێت کە مێش کە ئاسوودە بێ نەک بۆی بڵێ کەیف و خۆشی نەباسی ئەوە باسی ئاسوودەییە کە تۆ وەکو مرۆڤ هەستەکەی ژیانت مانای هەیە وا بکەی کە ئەو خوێندکارت ئاسوودە بێت خۆ لەوان ئازاد نیت کە پرسیارەکان بە شێوەیەکی تر با بڵێن بهێنیتەوە بەڵام ئازادی لەوەی کە تۆ وا بکەی ئەو تەلەبەیە کە وەڵامی پرسیارەکان بداتەوە ڕقی لە خۆی و لە دنیا و لە هەموو شتێک نەبێت یا با بڵێن ئەوانەی کە لە پۆلی 12 زۆر جار هێن نمرەی وا ناهێنن یا چی ینی دەکەونە حاڵەتی ئەوەی کە خۆیان نەکوژن یان تووش هێزارە کێشە ئەبن ینی چییە وا ئەکات ئەوە بێت ینی خۆ یاساکە نەیوتووە بڕۆوا بکە کە ئەم تەلەبێ ڕقی لە خۆی و لە ژیان بێت و ئەگە ئەو نمرەیە نهێنێ بەڵام چییە وای کردووە ئایا مامۆستا تا چەند دەستی هەبووە مامۆستا هەم خودی مامۆستاکە لەوم قوتابخانەیە هەمیش وەکو بڵێ مامۆستا وەکو کەسایەتیەک لە کۆی پرۆسی پەروەردەیدا تا چەنە کاری هەبووە بەسەر ئەوەی کە ئەو خوێنکارانەی کە دەکەونە حاڵەتێکی دەرونیەوە کە نمرەی تەواو ناهێنن ینی ئەزەتی خۆیان بدەن بەسم لەوەیە بە شێوەیەکی واقعی کە سەیری سیستەمی پەروەردەیی ئەەکەین ئاسانە باسی هەموو کێشەکانی بکەین بەڵام یەکێک لە خاڵەکان کە جارەکە لە هەفتەکەی تر باسم کرد ئەوەیە کە هەر کێشەیەک و بە تەنیا ئیشی لەسەر بکرێ بە پەیوەستە بن تۆ هۆشیاری لەوەی کە کێشەکان چۆن پەیوەندیان بەیەکۆ هەیە بەڵام تۆ هەم لە سەتی کێشەکان پێ چاک ناکرێ بەس خۆ دەتوانی لە سەدەکە بکەیت لە 1990 بگەڕەبزان چۆن بتوانیت تۆزێکم تریکەیتەوە بۆیە ئێمە ئەوەیە ینی چارەسەریەکان چارەسەری سحری نین بەڵام باسەکە باسی ئەوەیە کە شتەکانمان چیمان پێ ناکرێ بەڵام چیمان پێ دەکرێ ینی بۆ نمونە دەسەڵاتمان بەسەر وردەکاری کتێبەکەدا ناشکێت بەڵام دەسەڵاتمان بەسەر زۆر شتی دیکەدا دەشکێت ئەمە قسەکە لەسەر ئەوە نییە کە هەوڵی گۆڕینی سیستەم و ئەوانە نەبێت بەڵام باسەکە باسی ئەوەیە کە تۆ سروشتی کێشەکان بناسیت و هەڵوێست بەرامبەریان هەبێت چۆن بتانی وەکو بڵێ هەنگاو وردەوردە هەنگاو بنیت چونکە ئەو پرۆسەیە کە ئێمە پێوەی پێویستین پرۆسێکی دوورمەودایە بە دوگمەیەک و بە چقەنەیەک وەکو ئەڵێن چارەسەر نابێت بۆیە مەوداکانی مامەڵەکردن مەودای فراوانن و ئەوانەشی کە ئێمە پێمان وایە با بڵێن من 20 شت هەیە پێم باشە بیکەم وەکو مامۆستایەک لە قوتابخانەیەکدا 20 شت 20 شتەکە ئەگەر 19یانم پێ نەکرێ بەخوا 20مەکەش ناکەم ئەڵێم ئەگەر 15یانم پێ نەکرێ ئەڵێم بخوا بە پێنجەکەش چاک نابێ بەڵام ئایا بەڕاستی 15ەکەم پێ ناکرێ لەوە چێ لە 20ەکە تەنها لە ڕاستیدا لەوە ئەچێ یەکێکیانم پێ نەکرێت 19 پێ بکرێ وەڵی 19 پێکرا بەخوا 20مەکەش دەکرێت و ئەمڕۆ نایکی 5 ساڵی ترێکی ئەین گۆڕانکاری شتێکە ئیلا دێتە گۆڕێ کە بەڕاستی یەکێک لە بنەماکانی پەروەردەناسی ڕخنەی باوەڕبوونە بە گۆڕان پەروەردەی دیموکراتی گۆڕانکاری کۆمەڵایەتی بەڵام گۆڕان چۆنە چییە چۆن ئیشەکات ئەوە ئیتر گفتوگوی لە یەکرێ و لە کاتدا باسێکی نیوە مایە وەڵامی پرسیارەکەیدا بێتەوە هەندێک ینی تیژی خستبێ سەر چەند لایەنێکی پرسیارەکە زۆر سپاس دەستان خۆش بێ کەلتوریان بەڕێز مامۆستای یەحیا فەرموو مامۆستاگیان بە ناوی خوا زۆر سپاس خانەکەم مامۆستانی بەڕێز بەڕاستی سوادێکی زۆر باشم لێ کرد مامۆستاگیان واقعانە لە بابەتەکە بڕوانین ئێمە شیکارین ئێمە مامۆساین لە ناو پەروەردەی لە ناو پرۆسەکەداین هەندێک شتی تازە هەیە کە هاتوۆتە ناو واقعەوە هۆکاری گەیاندنەکە بە تایبەتی ئەو عیلمەی کە جەناب و ئێستا ئێمە لەسەر خەتی لەگەڵ جەنابوو هۆکارێکی زۆر باشە چۆن ئێمەی مامۆسا برەو بۆ بوارانە بین بیگەێنینە قوتابیەکە بە ئاسانی تازەترین بڕیاری پەروەردە دەرچووە مامۆسا موبایل بەکارنێنێ لە قوتابخانە ینی شتێکی زۆر سێرە تازەترین بڕیارە دەرچوو ئەگەر ئاگادار بی مامۆسا خاڵێکی کە
مامۆستایان خودی خۆیان ناناسن تا ئیسا مامۆسای بەڕێز هاتووە مناڵەکە هەڵەسەنگێنێ بە مامۆسا ئەڵێ قوتابی سنتەرە ئەڵێ لەگەڵ ڕێزمە ئەم وشێ ئەڵێم یعنی پەروەردە وای کردووە مناڵەکان بن بە کەڵەگا بەسەرمانەوە یعنی شتێکی زۆر نابا و نامەنتیقە مامۆسا لە واتاکەی خۆی نازانێ مامۆسا وەرە مناڵەکە بخە سەرسکەتۆ بیخە سەرسکە و دەسی لێبەرە هۆکاری بەرێ لە ماڵەوە سەعی بکە هۆکارێکی کەشمان هەیە بەڕاستی دایک و باوک لە ئێستادا زۆر زۆر کەمتر خەمن بەرامبەر نەوەکانیان من لە ڕووی ئەوە لە ڕووی خوێندنەوە هەم لە ڕووی ئەوەیە کە تەمەنی باڵغ بوون بڵێن ئەو مەرحەلەیە گوێنەدان بە مناڵەکان بەڕاستی بچۆ دەرەوە تا دەی شەو تا دوی شەو سی شەو مناڵەکان لە دەرەوەن یعنی دایک و باوک زۆر کەم تەرخەمن زۆر تقریبان لە سەدا 60 بەرەو سەرەوەیە ڕێژەکە زۆرە یەک پرسیار بەس بۆی ئەوە بێ ئەو دایک و باوکە پێت وایە خوێنەوارن یانە خوێنەوارن ناڵێم هەموو پرۆسەکە هەموو خوێنەوار و نەخوێنەوار بەڵام شتەکە لە ڕادە بە دەرە کەم نییە ئەگەر کەم ڕێژەکە ڕێژی دەرچوون یعنی بە تایبەتی من لە هەڵەجی شەهیدم مەکتەبێکی نمونەیەم شارە ڕێژی دەرچوونی زۆر لاواز و زۆر بەرەو کەمیان ڕوات یعنی پرۆسەکە لەوە نەماوە ئەم سیستەمە ئەبێ بە کوی سیستەمەکە بڕاتەوە و هۆکاری فێرکردنی نوێ بەکار بێنێ ئێستا نمونەی فیلەندانی هێنانەوە بەڕاستی من سەیری تەسویری فیلەندام کردووە وەکو خۆم زۆر ئیسوادەم لێ کردو شتەکەی کردوێتە واقع بۆ مناڵ ڕاستە ئێمە بەرهەمهێن نین بەکارهێنین زۆر ڕاستە بەڵام ئێمە چی بکەین سوود لەوان وەرگین سوود لە نوخبەی خۆمان وەرگین نوخبەی خۆمان بەڕاستی بە چەکوشەیە بەسەریا شتو پێ نایەت ئەبێ بگەڕێن خۆمان سێچکەین زۆر سپاس دەستان خۆش بێت دەستە خۆش بە مامۆستا ئەگەر باسی ئەو خاڵە بکەم ئەو پرسیارم کرد کە بۆ ئەوەی کە ئەو دایک و جنابێت دەڵێ بەشێکی زۆری دایک و باوکان خەمی مناڵانیان نییە گرنگە بزانین خەمیان نییە یا با بڵێن ئێمە گلەیمان لە دایک و باوک هەیە ئایا ئەو دایک و باوکانە ینی نەخوێنەوارن نەزانن پەروەردە نەکراون ئایا دایک و باوک گوێنادەن پەروەردە چی بۆ کردوون لە هەفتە یەکەم باسمان کرد بەستنەوەی پەروەردە بە هەم واز لە سیاست بێن ئیزنەوەی پەروەردەیە وانە چۆن شتەکان پەیوەستن بە پەروەردەوە یعنی من دڵنیا دەکەمەوە کە ئەو دایک و باوکانی کە جەناب باسیەکەی کە کەمتەرخە من بەرامبەر بە مناڵەکانیان خوێندنیان کردووە ینی پەروەردە کراون بەمانە ڕسمیەکەی چونکە لە کوردستانە ڕێژەی نەخوێنەوار ڕۆژەی نەچوونە قوتابخانە و زانکۆ ئەمانە زۆر کەمە لە چاوجارانیان بۆ زۆرینەی خەڵک شادەی زانکۆی هەیە زۆرینەی خەڵک خوێندنی کردووە زۆرینەی خەڵک پەروەردە بووە لە ڕسمیەکەی من باسی ناڕسمیەکە ناکەم چونکە پەروەردە خۆ هەر لە قوتابخانە نییە هەر لە دەستگا ڕسمیەکان نیە پەروەردەی ناڕسمیش هەیە ناڕسمی معنای ئەوەی کە ناوی لە نانرە پەروەردە تۆ لە تەلەڤیزیۆنە تۆ لە مزگەوتە تۆ لەسەر جادەیە تۆ لەسەر چونە دەوائیرە دایرە حکومیەکانە تۆ وەستانە لەسەرەی سەمونخانە من نمونە دووش زۆر هێنمەوە یەکەم لێخوڕینی سیارە دووەم سەرەی نان و سەمون کە ئینسان لەوێ پەروەردە ئەبێت چونکە سەربڕی وڵی کەس پێ ناڵە بڕۆ سەربڕی ئەی سەربڕی لەکوێ فێر بوو هەر لە سەرەکانە فێری سەربڕێبی لە ساقی خراپ لەکوێ فێری ساقی خراپە بی لە شوێنی ساقی کردن بۆ ئەوانە فێربوون ئەمانە پرۆسی پەروەردەین بۆیە ئێمە ئەمڕۆ ینی با بڵێن لەوە چێ نەتوانین دایک و باوکان بێنینەوە مەکتەب پەروەردەیان بکەین وانە بەڵام خۆم ئەمانەی ئێستا کە فێریشتیانەکەین چۆنوان لێ بکەین دایک و باوکێک بن خەمخۆر بن ئایا بەزانین و نەزانینە خەمخۆری بەبوونی معریفەیە یا بوونی جۆرێ لە جۆرەکانی معریفەیە کەوا ئەکاتی ئەمە نەوەیەکی خەمخۆرمان هەبێت دایک و باوکێکی خەمخۆرمان هەبێت بۆیە ئەها پەیوەند هاتینۆ سەر مەسەلەی ئەوەی کە چارەسەری ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەیی ئەوە نییە کە زۆرترین زانیاری بە خەڵک بدایە با بڵێن خەڵک خوێنەوار بکات بەڵکو خەڵک خوێنەواری ڕخنەیی ئەکات خوێنەواری ڕخنەی ئەوەیە کە هۆشیارە بەرامبەر بە خۆناسین باسی خۆناسینت کرد
یەکێک لە خاڵەکان خۆناسین و وەکو بڵێ فراوانکردنی بازنەکانی خۆناسینە. بۆیە ینی ئێمە کە کتێبەکە بە خوێندکارەکانمان دەڵینەوە فێریان دەکەین و سیستەمەکە وا داوا دەکا و نازانم چی و کۆمەڵێ یاسا و ڕێساوان بۆ دادەنێن، بەڵام ئێمە وەکو مامۆستا خۆ کامێرە نەچوتە ناو دڵ و مێشکمانەوە ئەیلا مەگەر خۆمان مەجال بدەین کە دەرگامان داخست ئەتوانین ئەم تەلەبانە ینی بە شێوەیەک پەروەردە بکەین کە ئێمە پێمان وایە باشە، جگە لە مەسەلەی کتێب و جگە لە مەسەلەی ئەو یاسا و ڕێسا و شتە سەیر و سەمەرانەی کە لەلایەنی ڕسمیەوە دەرەچێت. بۆیە وەڵامەکەی ئەو کێشانێک کە جنابەت باست کرد هەر لە خودی پەروەردەدایە، بەڵام پەروەردە ڕسمیەکە دەکرێت ڕێگەت نەدات، پەروەردە ڕسمیەکە دەکرێت ڕێگە نەدا کە ئەیبەسمەوە بە پرسیارەکەی مامۆستاشنەوە کە ئێمە تا چەند خۆمان بەستۆتەوە بە یاسا و ڕێساکانەوە کە ڕێگریمان لێ دەکەن. ئانیە کێشەکانی پەروەردەکردن وانە لە سەرتاوە باسم کرد بابزانم ئەیدۆزمەوە کە باسی کێشەکانی پەروەردەکردن وانە یەکێک لە قسە و باسە پەروەردەیەکان ئەوەیە کە باسیەکەین و گرنگە باسی بکەین ئەوەیە کە پەروەردەکردنەکە کێشە دروستەکە خۆ بەشنی هەموو پەروەردەکردنێک باش بێت، بۆیە قسە و باسی پەروەردەی و باسی کێشەکانی پەروەردە کێشەکانی پەروەردەکردنە پەروەردەکردنەکانی ئێمە پرۆسەکانی پەروەردە لە کوردستان ڕسمی و ناڕسمی چ جۆرە کێشەیەک دروستەکەن. یەکێک لە کێشەکانەوەی جەنابەت باسیەکەی ئەوەیە کە ئێمە گەورەکانمان ینی خەم ناخۆن با بڵێن چۆن وا بکەین نەوەیەک کۆمەڵگەیەکمان هەبێت کە خەمی یەکتری بخۆن دەستی یەکتری بگرن هاوکاری یەکتری بکەن بۆ ئازادبوون بۆ ئازادبوون بەوەی کە نەک تەنها شت بزانین بەڵکو لەسەر ئەوەیە کە ئەو شتەی دەیزانین چییە و چۆنە و زانین یانی چی. زۆر سوپاس مامۆستا. خۆش بێ کارکتۆریان سوپاس مامۆستای هەد بەڕێز دکتۆرە پەروین فەرمووی دکتۆرە گیان. بەڵێ سڵاو مامۆستانی باش دەستخۆشی باس. من پرسیارەکەم ئەوەیە ئەگەر ئازادی بریتی بێ لە پاڵفتەی معریفە ئایا ئەبێ کێ ئەم پاڵفتەیە بکە؟ ئایا جەنابەت مەبەستە ئەوەیە منم وەکو خوێنکار یا وەکو مامۆستا یاخۆت کۆی پرۆسەی پەروەردەیی ڕەهەندە پەروەردەیەکان یا بڵێ کۆی پرۆسەی پەروەردەیە ئەبێ بە هەمووی بتوانێت ئەم ئازادیە دەستە بەرکە بۆ نەڕانسێر بە شێوازێکتر باسی ئازادی دەکات لە کتێبی مامۆستای نەزانە کە پێی وایە بێتر مامۆستا هیچیش نەزانێ خوێنکار کە ئازادت کرد خۆی فێر بێ لەم ئازادیە کەواتە ئێمە لێ پرسین ئایا پێویستمان بۆ هەیە ئەم پاڵفتە معریفەیە بە پرۆسەیە بە پرۆسەیەکە ئایا بە ئاسانی بەرهەم دەهێنرێ ئەتوانین پێ بگەین ئێمە وەکو مامۆستا وەکو خوێنکار وەکو کەسێک کە تایبەتمەندیەکی هەبێ لە ناو پرۆسەی پەروەردە فێرکردنە. دەست خۆشکار دکتۆر. هەڵبەت دەتوانین ئەوە بە هەر یەکسەر وەڵامی دەینەوە بەڵێ دەتوانین چونکە یەکەم هاتوینەتە ئێرە بەم شەوی دووشەمەیە هاتوین و دانیشتوینە بەر شاشەیەکە و قسە لەگەڵ یەکدیدا دەکەین معنای وایە باوەڕمان هەیە ئەگەر ئەوە نەبێ بۆیە دەتوانین بەڵێ. ئەمە یەک دوو مەبەستەکە لە چییە؟ مەبەستەکە لەوەیە کاتێک کە معریفە ئینسان مرۆڤ ئازاد دەکا دنیای ئێستا زۆری معریفە نییە کە ئازادت دەکا بەڵکو جۆری معریفەیە کە ئازاد دەکا چونکە معریفە دەکرێت عەقڵی ئینسان قوفڵ بدات. لە کتێبی مەلەی دژەڕەوت چاپتەرێک بەشی سێیەم ناوی چیە؟ ناوەندەکانی خوێندن زیندانکردن یا ئازادکردنی عەقڵ. یعنی ناوەندەکانی خوێندن قوتابخانە و زانکۆ و پەیمانگە و هەر ناوەندێکی دیکەی خوێندن حوجرەیە و کورد هەر شتێکی بگرن. قسەی باو ئەوەیە کە ئەو بچینە زانکۆ تر وڵات وەکوڵی ئازادە بین پێشەکەین. قسەی باو ئەوەیە بەڵام زۆرجار فێربوون عەقڵت دائەخات فێربوون عەقڵت وشک ئەکات زۆرزانی زۆر جارە عەقڵت وشک ئەکات عەقڵت دادەخات
بۆیە خودی ئەنی کۆی معریفە مەرج نییە ئازادت بکات بەڵکو بەتایبەتی لە ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەیەوە جۆرێک لە معریفەیە ئازادت دەکات لەبەرەوەی معریفە جۆرا و جۆرە معریفە فراوانە ینی من نمونەیەکت ئەدەمێ ئەو کەسەی کە یا ئەو کەسانەی کە دەستیان لە دوگمەکە دا و بۆمبارانی شاری هەڵەبجەیان کە ساڵی 1970 ئایا خەڵکی نەزان بوون خەڵکی کەم هۆش بوون ینی شتیان نەئەزانی نان خوێند بوو نەچوو بنە قوتابخانە و ئەو خەڵکیان کوشت ئایا ئەوانەی کە با بڵێن ئەو کەسێک کە خراپە ئەکات ئەو کەسێک کە گوێ نادات ئەو کەسێک کە گەندەڵیەکە ئەی گەندەڵی لە کوردستان کێشەیەکی گەورەی لە عێراق کێشەیەکی گەورەی ئایا گەندەڵی سەرچاوەکەی نەزانینە ئایا ئەو کەسێک کە خراپە ئەکات هی ئەوەیان نازانێ هذا العلم نور والجهل ظلام ئایا هەروە علمت هەبوو ئیتر نورە ئەمە تەمان ڕەتکردنەوەی قسەیە نییە بەڵام وەکو بڵێ چی پێڵێن ئالۆزکردنی مەسەلەکەیە بەو مەسەلەکە زۆر بە سادەی وەرنەگری وڵات ڕۆ لە بڕۆ قوتابخانە بخوێنێت بۆ خۆی بخوێنە چووکە خوێندن بۆ پێشکەوتنی هەق شعرێکی وا هەیە یعنی ئەوانە ئاساییە بەڵام کاتێک کە دێنە سەر قسەی جددی گرنگە کە ئێمە مەبەستمان لە کێشەکە چیە ها باسم کرد ینی دیارکردنی ڕوانگە بۆچی گرنگە چونکە سروشتی کێشەکە دیارەکات تۆ دەکەس من با بڵێن لە یەک دوو دانیشتن لەسەر پرۆژه یاسای پەروەردە و خوێندن ئەوەی تازەکە دانیشتم ینی 10-15 کە جارێ دانیشتون هەمویان ئەڵێن خراپە بەڵام سەیرەکەی هەرێکە باسی شتێکەکە کە بەلایەوە کێشێ دیارکردنی ڕوانگە زۆر گرنگە لەبەرەوە پێتەڵە کێشەکە چی ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەیی وەکو ڕوانگەکانی دیکە نییە ناڵێ تاکە ڕوانگەی و چاکترین ڕێگەیە ئەو پێتەڵە من ئاوایە ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەیی پێتەڵێ ئەمە کێشەکەیە و بۆیەش دەڵێم ئەمە کێشەکەیە لەبەر ئەم هۆکارانە معنای ئاوایە وەکو بڵێ پێم وایە ئەمە باشترین چارەسەرە لەبەر ئەم هۆکارە ینی پەروەردەناسی ڕخنەیی بەلای کەمی خۆمان پێ ئەناسێنێت پێگەی خۆمان پێ ئەناسێنێت و پێشمان دەڵێت چۆن مامەڵە لەگەڵ کێشەکاندا بکەین زۆر سپاس دەست خۆشکانم یەک لەحظە من لەوەی کاڵین ئایا هەموو کەسێک ئەتوانێت پاڵفتەی معریفە بکە فەرمووت بەڵێ ئێمە مادام لێرەیە کۆبووینێتەوە بەڵام ئێمە بەستەکە لە ئاستێکی فراوانە پەروەردە فراوانە و معریفەش فراوانە لەم ئاستە فراوانەیە کێن ئەوانەیە کە هەڵەستن بەم پاڵفتە تەنها من ناتوانم خۆم پاڵفتەی معریفە بکەم وەکو کەسێک تاکێک لە ناو کۆمەڵگە بۆ منە مامۆستای وانەی وەرزشم ناتوانم من ئەم معریفەیە پاڵفتە بکەم ئەم معریفەیە پەیوەستە بە کۆمەڵێ کەسی بۆ منە بە هاوکارەکانم بەم دیرەکەم بۆ شێوازە کە چۆن جەناب دەفەرمی وەزیر تا ئاگاتە وەزیر وەکو کەسێکی معنەوی هین لە ئەوەیە مۆزوعەکە من پێم معنی وا بۆ چۆنم وایە کە پاڵفتەی معریفە وەکو تاک بۆ خۆت ئەتوانێ بەڵام لە پرۆسەی پەروەردە و فێرکردنە پرۆسەیە کەوتمان پرۆسەیە یعنی پەیوەستە بە چەند لایەنێکەوە یەکێک لە لایەنەکان مامۆستا یەکێک لە لایەنەکان مامۆستای وەرزشە یەکێک لە لایەنەکانی جەنابەت بەڵێ باوای دەبنین مامۆستای وەرزش بم با بڵێن تۆ مامۆستای وەرزشی ینی جار پێش هەموو شتێک پێ دوایە معریفە هەر کتێبەکانە نەخێر منش ئەوەی مەبەستەکە معریفەت پێب نییە بزەبێت ئەم پرۆسەیەکە کەوتمان پرۆسە ینی هەمە لایەنە بزە هەمە لایەنە بەڵێ ئەو لایەنەی کە پێیوەستە بە جەنابتەوە چی لێ بکەیت دوو اختیارەت هەیە دوو هەڵبژاردت هەیە دوو بژارەت هەیە ئەڵێ یان ئەوەتە هەمومانەیەکەین یاوەتە من نایکەم بە تەنیا کە لە کوردستان بە عام ئەوە باوە دەڵێ یان هەمووی ئەوێ چاک بکریا من حەقم چیە بە تەنیا چاک نابێت ئەوە قسەیەکە باوە ینی ئەوە من لە یەک کەس دەسەرتا و دەستم بەوانە گوتنەوە کرد 2007 بوو دوای ماستەرەکەم ڕۆژی یەکەم بە گەرم و گوڕی هاتوومەتەوە و یەڵڵا دەمانە یەکەم دوای دەرسەکە تا و تەلەبێ هادامەتی مامۆستا بەخوا ئێمە زۆرمان کرد نەبوو تۆش واز بێنە باشترە ناکرێ عاد لە 2006 ینی من ئەکسەر ئەوە یەکەم شت بوو کە بەرگوێم کەوت ینی
بەوەیە کە یان هەموو ئێبێ چاک بکرێت یانەوەتە هیچ. من ئەوە ئەڵم جەنابی مامۆستای وەرزشیت پرسیارەکەی جەنابەت باشترین مامەڵەکردن ئەوەیە کە دەڵێی من وەکو مامۆستا تۆ لە شتەکانی تر گەڕێ، بەڵام وەکو مامۆستای وەرزش چۆن وا لێ بکەم کە ئەو بنەمایانەی باوەڕم پێیانە هەنگاوی بچێتە پێشەوە. باسی چیمان کرد؟ باسی یەکێ لە بنەما سەرەکییان کە هەفتەکەی تر باسمان کرد ئەوەیە کە فێربوون و فێر نەبوون زۆر نەکەینە خەم، ئاسوودەیی بکەینە خەم. ئەگەر وابێ بزانین چۆن وا بکەین دەرسی وەرزشکردن مامۆستای وەرزش ببێتە ئەوەی کە تەلەبە بڵێ وەڵاهی ئەگەر ڕووناکیەک هەبێت لە مەکتەبە مامۆستای وەرزشە. تۆ زانی چەند گرنگە ئەوە بەهۆی مامۆستای وەرزشەوە تۆ وا بکەی تەلەبەکە بێت وەرزشەکەی بکات بێت حەزی لە تۆزێ حەزی لە خوێندنەکەی بێت یا تۆزێ دڵی بەوە خۆش بێ ینی ئیجابی بیرکاتەوە بە شێوەیەکی ئەرێنی بیرکاتەوە ینی گۆڕانکاریەک ڕوودا جاری وە هەیە یەک تۆز تۆ ئەگەر ئەو تۆزت کرد بێت توزانی خۆلەوەچێت تەلەبەکە و خۆشت نەزانیت کە کاریگەریەکەت چییە. بەڵام یانی دوو بژارەتە یان ئەوەتە ئەوەی پەیوەستە بە خۆتەوە باسی جنابەتەکەم وەکو نمونە هەر کەسێ پێوەستە بەخۆیەوە تۆزێک شتێکی باشتر بکات یانەوەتە ئەویش دەستی لێ بشوات و ئیتر هیچمان بە هیچ و ئەمانە. بەڵام من پێم وانە ئەوەی دووەمیان هەڵبژانی بژارە بێ زۆرینەی ڕەهای مامۆستایان ئەویان هەڵبژاردەوە کە شتێکی باش بکەن، بەڵام زۆر جار هەیە خۆیان ناناسن نازانن ینی ئەو شتەی ئەکێن باشە یانیش پێیان وایە شتی باش هەر ئەوەیە کە لە 100 بێ باوەڕیان وایە یاوکو بڵێ تۆزێ کەم تا زۆر هۆشیارن لە ئەوەی خۆیان. بۆیە ینی فراوانکردنی بازنەکانی معریفە ئەوەیە کە وەرزش معریفەیە نەک وەرزش معریفەیە دڵخۆشی لەوانەی وەرزش بەشێکە لە معریفەکە وانە وەکو بڵێ چاوەڕێ ئەوەی کە ئەڵڵا گیان شکور دەرسی هینەکەمان دەست پێەکە دەرسی وەرزش دەست پێکە تۆتۆپێنەکە ئەەکەین بەڵام زۆر تۆز دڵی خۆش بێ ئەوەش معریفەیە کێوتی هەر کتێب و بەکەلۆری معریفەیە کێوتی هەر لەبەرکردن و ساڵی لەدایکبوونی فڵان و فیسار معریفەیە. بۆیە تۆ وەکو بڵێ بوونی تۆ لە قوتابخانەکە بەوەی کە تەلەبە بتبینێ نەترسێ تۆ هیچ نەکردووە بەس کەما تەلەبە بتبینێ دڵی خۆش بێ هەر لە خۆی نەترسێ تۆ شتێکت کردووە. ینی وەکو بڵێ ڕوانگەی پەروەردەناسی ڕەخنەیی ئەوەی کە گرنگە بەڕاستی ئەوەیە کە واز لێ نایەنێ ینی ئیلا تۆ شتێکی باشەکەیت. بۆیە باسەکە باسی فراوانکردنی بازنەکانی معریفەیە بۆیە کە معریفە تەنها یەک شتی وشک و دیارکراو نیە لەناو کتێبەکە ما بێتەوە بەڵکو زۆر فراوانە لە هەر شێوەیەکە دەستی بدەیتێ تۆ شتێکی باشت کردووە. ئەوەی کە پەیوەستە بە پەروەردەناسی ڕەخنەییەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیک کەسێکی ئیجابیە هەرچەندە ناوەکە ناوی ڕەخنەیە. لە پێشەکی کتێبەکە باسم کردووە کە نەموتووە پەروەردەناسی ڕەخنەگرانە وتومە ڕەخنەیی لەبەرەوە ڕەخنەیی بوون حاڵێکە وەکوڵی وەزعێکی دەرونیە هەر وەکو بچتە هەر شوێنێک ئیجابیت بەدەست خۆت نییە هیوام وایە بەڵامی دابێتەوە دەست خۆشکاری سپاس ئازێتم لای نازێت نیە دەستان خۆش بە زۆر سپاس. بەڕێز مامۆستا سازگار سازگاریان فەرموو. سڵاوتان لێبێ سڵاوشت دەست خۆش بێ دکتۆر هەروە مامۆستا بەدرێت دەست خۆش بێ چەند تێبینی پرسیارێکم هەبوو بە حکمی وی جەنابەت لە دەرەوە ژیاویت و خوێندوتە و تا ڕادەیەک ئاشنایەتیت هەیە لەگەڵ سیستەمی پەروەردەی ئەوێ ئەوان چۆن توانیانە باڵانسی بڵین لە نێوان بڵین باڵانس لە نێوان نمرە و چێژ ڕاگرن مەستەلەن نمرە و ئاسوودەیی نمرە و کەشی ئازادی لە فێربوونە ئەنجا لێرە ینی سیستەمەکەی ئێمە وایە فۆکسێکی زۆر لەسەر نمرەیە ینی تە بەدەست خۆ نییە ینی لە کۆتاییدا نمرە حکومەکە تەنانەت ینی پەروەردەش ئێستا ئاخر داواکاری لە مامۆستایان ئەوەیە کە بە دوواداچوون بکەن بۆ ئەو
خوێنکارانە بۆچی ئاستیان نزمە ینی بۆچی هۆکارەکەی چێت طبعاً من وەکو خۆم بە دوواداچوونم کردووە بۆم دەرکەوت ئەوەی کە جەنابیشت باسیەکەی ئاسوودەیەکە زۆر زۆر مهمە چونکە بەڕاستی زۆرترین هۆکار چی دەرچووە دەرونی هۆکاری دەرونی ترس و قەلەقی و دڵە ڕاوکێ و ئەمە کە لە ئەسڵا ئەمە نازانی ئەگەڕێتەوە بۆچی طبعاً من گەشتمە و قەناعەتەیە ئەگەڕێتەوە بۆ کۆی سیستەمەکە چونکە وەکو خۆت فەرموود گەڕای کێشانە ئەم شتانە نەماوە ئێستا و هەر قەناعەتیشمان پێی نییە بۆ شتانە بەڵامی تر کە قسەشیان لەگەڵاکەی نازانی ئەمە سەرچاوەکەی پێ جاری وای لەوانەیە سترێسەکە ماڵەوە بێ جاری وای خودی خۆیەتی پەروەردەکەیە هەر شخصێتی کەسایەتی خۆی وایە ئەوە پەروەردە بووە بەو شێوەیە عنیەها ئەوە زۆر جێی سەرنج بوو بەلامەوە بەڵام ئێستا لە ئەوروپاش خۆ دەزانی هەر ئەوروپا في النهاية نمرة لەسەر ئیسترجاعی معلومات نییە يعني لەسەر هەزمکردنی معلومات و دانەوەی معلوماتەکە نیە لە ئەخیرە ینی ئەوە حکومەکە ئێمە چۆن لە ناو دەقی کتێبەکان خوێنکارەکان بێنینە دەرەوە یعنی کە لەم لاشەوە نمرە حکومەکە یعنی چۆن باڵانسەکە ڕاگرین تەجروبەی ئەوێ چۆنە ڕاستە تەکنیکەکانی ئەوێ بەکارێنی بەڵام ئێمە ئەبێ خودی سیستەمەکە مهمە یعنی لە کۆتاییە ئێمە محکومین بە سیستەمەکە وەنیە کەم تا زۆر بڵێ زۆر سوات یەک دووشت یەکەم زۆر گرنگە سیستەمەکە بناسین یعنی سیستەمی پەروەردە بناسین تەمان بە درێژایی کۆرسەکەی شەڵات ئەیناسین لە کۆتاییدا سیستەمەکە ئەناسین کەم تا زۆر بەشێکی باش ئەدەیناسین ناسینی سیستەم زۆر گرنگە یەکێ لە شتە گرنگەکانی ناسینی سیستەم ئەوەیە کە سیستەم ئەم دێو درنجە ئەو وەحشە نییە کە یعنی دەستی بۆ نەبرێ یەکێک لە ئەگەر بۆن ئاماژە بە خاڵێک بکەم سیستەمی پەروەردە لە کوردستان پێک هاتووە لە کۆمەڵی وردە سیستەمی تر پێک هاتووە لە فەرهەنگێک پێک هاتووە لە یاسای نووسرا و نەنووسرا پێک هاتووە لە چاوەڕوانی پێک هاتووە لە بڕیاری سیاسی و بڕیاری فەرهەنگی ئەومانە پێک هاتووە لە تەمەڵی ینی پێک هاتووە لە زۆر سیستەمی دیکە کاتێک کە دەڵێن پێویستە سیستەم بگۆڕێ ڕوانگەی باو بۆ ئەوەیە کە ئێمە بچین چەکش و پاچ هەڵگرین و کاولیکەین ڕووی ڕوخێنین یا بۆ نمونە لە سفرەوە دەست پێ بکەینەوە سیستەمێکی وڵاتێکی تر بێنین و لە سفرەوە یعنی شتێکی ئەو لەو ناو ئەقسانە دائیمە نەکرێت کە بەشێکی زۆری ئەقسانە نەناسینی سیستەمەکە یا دیار نەکردنی ڕوانگەکەیە کە سروشتی کە نووسراوە سروشتی کێشەکان دیار نییە نازانین بزەبمەوەستمان چیە لە کێشەکە ئایا کە با بڵێن جەنابەت باسی نمرەت کرد نمرە بەشێکی کێشەکانی سیستەمە لە کوردستان لە وڵاتانی دیکەش و ئەمە مۆرکێک لە مۆرکەکانی سیستەمی پەروەردەی مۆدێرن ینی ئەوەی کە پێوتە سیستەمی پەروەردە چونکە سیستەمی پەروەردە شتێکی نوێیە پەروەردە کۆنە بە کۆنی مرۆڤ کۆنە سیستەمی پەروەردە شتێکی نوێیە ئەو دوای باسەکرێ ئەوە دەکەن تەمان من ئێستا زۆر دڵم باز دەکرێ و دوایی و چی و ئەمانە وەکوتم ئەمە گەشتێکە وردە شتەکان مانادەدەن و دیار دەبن بۆیە باسی ئەوە دەکەم لە وڵاتانی دیکەش کێشەی نمرە و کێشەی ئەم شتانە هەیە بەڵام کێشەکان کەم تا زۆر لە یەکە چن کەم تا زۆر وەکو بڵێ ئەو وڵاتانەی ئەو کۆمەلگانەی کە بە شێوەیەکی گشتی لە حاڵەتێکی باشتردان با بڵین باشتر مامەڵە لەگەڵ کێشەکان دەکەن و چونکە ها لە سەرتاشەوە باشم گەی کێسە کە دەڵی پەروەردە کێشەی پەروەردە هەمیشە هەیە ینی بڕۆ گوێ لە من کە لە ئەمریکا دەمخوێن لەمەد ئەی هاوار ئێمەڵێن ئەمریکا ئەرێ ئەوەندەی کتێب و شت ئەخوێنمەوە لەسەر خراپی سیستەمی ئەمریکا لە هیچ شوێنێکت ناخوێنمەوە ینی وام لێ هاتڵی ئەڵێ کورەمە باسی وتم ئەوە من بۆ کوێ هاتووم چارەسەر لەکوێ بدۆزمەوە ینی بەڵام دوایی بۆم دەرکەوت ئەمە تومەز باشی سیستەمی پەروەردە لای ئەوان ئەوەیە کە هەمیشە باسی کێشەکانیانەکەن بەڵام ڕوانگەیان دیارە ئەوەی کە دیارە من باسی ئەوە ناکەم دەبن بە یەک شێوە باسییان ناکەم چکە لێوەش وردەکاری هەیە و لێوەش کێشە هەیە و لێوەش ململانی هەیە بەڵام بەشێوی گشتی ئەوان
تۆزێک زیتەڵترن لە باسکردنی کێشەکانی خۆیان ئێمە زیتەڵین لە باسکردنی کێشەکانی ئەوان وتم ئێمە چامان لەوانێت ڕووگەمان ڕوو ئەوروپا و ئەمریکایە باکووری ئەمریکا کە کەنەدا و ویلایەتی یەکگرتووەکان ئەکا مەکسیک نییە بۆ نمونە ئەوە یەکێک لە خاڵەکان کە گرنگە بیزانین کە چکەن مەکسیکیش ئەمریکای باکوورە چاومان لای ئەوان لە مامەڵەکردن لەگەڵ کێشەکانی خۆیاندا بزێون ئێمە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ کێشەکانی ئەواندا بزێوی نەک لەگەڵ کێشەکانی خۆمان بۆیە ئەوە گرنگە مەسەلەی معرفی خۆماڵیەوە ناسینی سیستەمی پەروەردە گرنگە سیستەمی پەروەردە لە کۆمەڵە سیستەمی تر پێک هاتووە ئەین سیستەمی ترس ئێمە ئەگەر نەتوانین یاساکە بگۆڕین چۆن بتوانین سیستەمی ترس لە قوتابخانەکەی خۆمان بگۆڕین لە قوتابخانەکە ناتوانین لە پۆلەکە ناتوانین لەگەڵ دووسێتە لەگەڵ دووسێتە لە بەنایگۆڕین لە دەرەوە لە کۆڵان لە چیت ینی ئەگە وردیکەیتەوە 1000 شت هەیە مەسەلەی نمرە بە هەمان شێوە لەو وڵاتانی دیکەش مەسەلەی نمرە کێشەیە و هەیە کێشەی لەگەڵدا هەیە بەڵام من ئەگەر نمونە بێنمەوە لە قوتابخانەکەی منداڵەکانی خۆم لە کەنەدا وەزم جارەکەی تر ئاماژەیەکم بۆ کرد باسی هەموو کەنەدا ناکەم چونکە شارەزای هەموو کەنەدانیم شارەزای تۆزێکی قوتابخانەی کچەکەی خۆمم با بڵێن کە ئەو کاتە پۆلی بڵێن تا پۆلی 7 لەوێ بوو یەکشت ئەزانم یەکشت تا پۆلی 7 یەک تاقیکردنەوەی کرد تا پۆلی 7 یەک تاقیکردنەوەی سەرتاسەری کرد کچەکەم بەڵام لە کوردستان بەس بۆ ئەوەی بچێتە سیستەمی قوتابخانەی ئێرەوە لێرە وەرگیرە نەقڵ کرێ 3 تا 4 تاقیکردنەوەیان پێ خۆی لە خۆیدا ئەمە شتێک ئەڵێت ئەمە یەک دوو مەوداکانی نمرەدانان فراوانترە مەوداکانی نمرەدانان فراوانترە بەڕێوەبەر ناچی ئێخەی مامۆستا بگرە بڵێ بۆ لە خۆت نمرەداناوە پێش هەموو شتێک مامۆساکە بڕیارەدا کە ئەم تەلەبەیەت نمرەکەی چەندە چۆنە بۆچی وایە کاتێکیش کە ئەیوبی و سیدا ئەنێ باڵێن نمرەکەدا ئەنێت یەک پەرەگرافی لەگەڵە دەمەن کارتی نمرەکان تەنها نمرە نییە 1970 نازانم چی ڕقەمە ABCDە لەولاوە هەیە نووسراوە ئەی ینی ئاستەکەی وایە بی ینی ئەوە سی ینی ئەوە دوای ئەوە بۆنە کارتی مانگانە و ساڵانە و شتەکان ینی شتە ئەی خوێنیتەوە وەکو دایک و باوک ئەی خوێنیتەوە پێت ئەڵێ بڵێن 85 هێناوە بارین کچەکەم ناوی بارینە بارین ئاوای کرد ئاوای کرد لەم ڕۆ ئەوەی ئەوەمان دیوە کە پێشکەوتووە لە سەرەتای ساڵەوە تۆ زێوا بوو بەڵام یەک پەرەگرافی بۆ نووسیویت پێت ئەڵەیە کە ئەڵێم 85 مەبەستم لەوەیە کە ئەمانەی کردووە ئەوانەی نەکردووە بۆیە نمرەکە بۆیە ئەو پیتێکە دایناوە مەوداتی فراوان باشە ئەنجارە تەنها تاقیکردنەوە نییە ئەنجارە کۆمەڵەش چی دیکە دێتە ئەوە ئەنجارە بۆ نمونێکی لە شتەکانی ئەوان کە باش ئەوەیە بە هەمان شێوە جەخت ناکەنەوە لەسەر ناوەڕۆکی کتێب چونکە هەر کتێبیان نەبوو من ئێمە لێرە منداڵەکان پشتیان شکاوە ئەوەندە کتێب لە ناو جانتاکەیان هەیە ئێمە لەوێ کتێبمان ندی یەک دەفتەریان هەبوو پیانوت ئەجندایەکیان هەبوو ئەوەیە کە هەفتانە مانگانە چیتیایە و کۆمەڵە شتومانە دوای ئەوە کە دەچوی سەردانی مەکتەبمانەکەیان لە کۆتایی ساڵ ئەوەندە وەرەقە و شتیان هێناوە هەموو هۆمۆرک و هەموو ئەرکی ماڵە شتەکان لەوێ ئەکرد و پرۆژەکانیان هەموو لەوێ بوویان جەختکردنەوەی زۆر لەسەر نمرە بۆ نمونە کێشەیەکی زۆر گەورەی ئێمە و تەسکی مەودای نمرە ئەنجام مانای نمرە باشە من ناڵێم هەموو ئەمریکا و کەنەدا و سوید و وڵاتانی دیکە وان بەڵام کتێبێکی زۆر گرنگ هەیە کە من زۆرم پێخۆشیەکە لە سەرچاوەکانی کە ینی دڵم پێخۆشەکە هەموو خوێندومەتەوە کتێبەکە لەسەر مامۆستای زانکۆ تەبعاً ناوی وایە ئەمە باشترین مامۆستایانی زانکۆ چی دەکەن باشترین مامۆستایانی زانکۆ لە ئەمریکا ئەمانە تەبعاً چی دەکەن یەکێک لە شتەکان ئەوەیە دەڵێن نمرە لای باشترین مامۆستاکان نەک هەموو ئەمریکا و هەموو کەنەدا لە لای باشترین مامۆستاکان نمرە وەکو فیدباک وایە نەک وەکو حکومدان نمرە و هەڵسەنگاندن و دەرەنجامی هەڵسەنگاندن وەکو فیدباکە وەکو زانیاریە
بۆ هەموو لە بۆ مامۆستاکە بۆ خوێنکارەکە بۆ دایکوباکی خوێنکارەکە بۆ سیستەمەکە. بۆ نمونە کاتێک کە تەلەبەیەک 60 دێنێ لە کوردستان یعنی تەلەبەکە 60 هێناوە، یعنی تەلەبەکە بایی 60، یعنی معریفەکەی بایی 60، یعنی بایی 60 زیرەکە، یعنی ئەم مرۆڤە بایی 60، یعنی نرخی مرۆڤەکە 60 لە کوردستان وایە. بەڵام ئەی مامۆستاکە چەنە؟ ئەی ینی ئێستا تۆ پێی بڵێ مامۆستا ئەو تەلەبەیە 50 هێناوە، یعنی کەواتە تۆ بایی 50 مامۆستاکە شێتە بێت. ئەڵێ چۆن شتی وایە؟ بۆ ئەبێ نمرەکە حکم لەسەر تەلەبەکە بدات بەڵام حکم لەسەر مامۆستاکە نەدات. ئەنجا بۆ ئەبێ حکم لەسەر مامۆستاکە بدا حکم لەسەر سیستەمەکە نەدات. یعنی بۆ نمونە ئەو قوتابخانەیە نمریان کەم هێناوە خەتای یاساکانە، خەتای مامۆستاکانە، خەتای کتێبەکانە، خەتای تەلەبەکەیە، خەتای خانەوادەکەیەتی. کێشەکە چۆن کێشەی پەروەردە لەکوێدایە؟ لە ڕوانگەی پەروەردەناسی ڕەخنەیەوە دەڵێ بۆ نمونە ئەو یاسایەی کە بۆ فلان شار لە فلان قوتابخانە فلان شاردانراوە ئیش ناکات، بۆیە پێویستە یاسایەکی بەدانێ، پێویستە ڕێنمایەکی تر بۆ ئەو قوتابخانە دابنیت، لەوەچێ بۆ فلان شوێن ئیش بکات، بە فلان شوێن ئیش ناکات. تەنانەت ئەچێتەوە سەر یاسا و ئەچێتەوە سەر ڕێساکانیش، نەک تەنها یەخی دایک و باو بگرێت، یەخی مامۆستا بگرێت یا یەخی تەلەبە بگرێت. بۆیە ینی ئێمە ئێستا بۆ مەحکومین بە نمرەکانەوە باشە، بەڵام مامۆستا ینی دەتوانێت ڕێگە من ئێستا نامێ بچمە سەر وردەکاری ئەوە ئەمانە، بەڵام چ بۆ نمونە من لە زانکۆ کە دەرسم وتۆتەوە حەز دەکەم تەلەبەکانم نمرەی بەرز بێنن، بەڵام کە کەمەهێنن بیرەکەم وڵێم ئەی چی بکەم بۆی باشتر بن، چی بکەم بۆی باشتر بن، ناڵێم ئەو چی بکات، ئەڵێم ئەوەش دەڵێم، بەڵام هەمیشە بیر لە خۆشم دەکەمەوە چی بکەم، جا دەچم شەڕ دەکەم لەگەڵ سەرۆک بەشیش، دەڵێم ئەو یاسانەی کە لە بەشەکە هەیە ئەوە تا کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خوێنکارەکانم ئەوەندە بە شێوەیەک مامەڵە بکەن کە نەتوانن بەو شێوەیە کە من بەدڵمە کە پێم وایە باشە نمرە وەرگرن و باشن و ئەمان. ینی مەسلەی ئەوە مەسلەی نمرە مانای چییە؟ لە کوردستان نمرە وەکو مانای حکومدانە بەسەر تەلەبە، بەڵام حکومدان نییە بەسەر وەزیر، حکومدان نییە بەسەر سیستەمی پەروەردە، حکومدان نییە بەسەر بەڕێوەبەر و بەسەر مامۆستا. ئەکرێ بەشێکی ئەوانە پێیوەستە بە سیاسەتی پەروەردەیەوە کە ئیشی لەسەر بکرێ و ئەمانە بەشێکی پێوەستە بە بەسەر مامۆستاکە خۆیەوە، بەشێکیشی گوتاری باوی پەروەردەیە کە بنکۆڵ بکرێت کە باز بکرێ. من هەمیشە لە سیستەمی تاقیکردنەوەکانە دەم، هەمیشە بەبێ سێودوو هەمیشە ئەیکوتم ئەکرێ بەشێکی ئێمە وردەوە دەست بەوە بکەین، دەست بەوە بکەین مامۆستاکان ئەگەر بوو ئەگەر لە 150,000 مامۆستا لە کوردستان 50,000 کۆلە 20,000 هەمیشە بیکوتێ و بزانێت چۆن بۆچی ئەم چارەسەر بدات، دڵنیا بن ینی کاریگەری هەیە و گۆڕانکاری، ئەو گۆڕانکاریش بووە ینی کەم تا زۆر هەر ڕوو ئەدات. هیوام وایە وەڵامێکم دابێتەوە بگورە. دەستان خۆش بێ کاک زۆریان، زۆر سوپاس مامۆستا سازگار بەڕێزان. مامۆستا ئاسۆ فەرموو. دکتۆر گیان دەستچاو خۆش ماستا بە دەستچاو خۆش بێ. وەڵا دکتۆر هەر وەگەڵێت تایبەت بە باسوخواسی ئێمە مادەم کایەکە و پرۆسەکە لەناو پەروەردەیان و مامۆستاش ڕۆڵی سەرەکیە بینێ، ئەگەر ڕوخسەتم بن من پێم خۆشە مامۆستانی حزوریان لەم زووما هەیە. چیرۆکێک هەیە لە کتێبی ئاو ئاگری دکتۆر هێمن، جا ئومێدەوارم ئیسفادەی لێکەن ئەگەر ڕوخسەتم بەر ڕەنگە دووسێ دەقەی کاتان بگرم بیخوێنمەوە، نازانم ئەو کاتەمە دەنێ لەسەر ئیزنی کاک دکتۆر فەرموو. بەڵێ دکتۆر گیان سەرەتا چیرۆکەمە دەست پێگەڵە پەرداخە پڕ مەکەل ئاوەڵێ دەگەێنەوە گرانی بەسەر گوندێک کادێک گەورەی دێ داواکی سەی لە خەڵکەکەیە کرد، وتی سبێنێ لاوەڕاستی ئاوەیەەکە قازانی گەورەدا دەنێم گەورە و هەراژن و پیا ئەوەی لەم دەیادا دەنیشە باهریەکە پەرداخێ ماز بێن و بیکەنە ناو قازانەکەەوە. با هەرکەسەر وەختی هاتن بە تەنها بێت نابێت بێڵە کەس بیبینێ لە ئاوەیدا بۆم قۆمقۆ ئەڵێ بۆ شەو هەر کەس لای خۆیەوە کەوتە ڕێو پەرداخی ئاوی قڵبداوە ناو پیرە قازانەوە، بۆ بەیانی ڕۆژی دواتر کوێخا سەری قازانی هەڵداوە دەبینێت پیرە قازان لێوان لێ و کراوە لە ئاو. وتی هەیلەوە ئەی ماستەکەی وتمان کوانێ، ئەڵێ ئەدی خەڵکەکە لۆ لە جاتی ماست ئاویان نەهێنایە، تومەس هەرکەس دەدڵ خۆیە وتوێتی ئەگەر من پەرداخی ئاو بکەمە ناو مەنجەڵێکی پڕ لە مازدا چی لە وەزعەکە دەگۆڕێ.
ئەڵێ پەرداخی ئال لە ناو یەک قازانی گەورەی مازدا دەبێتە ئاگر و کوێ دەسووتێنێ لەو کارە ناماقولەدا هەرێکیان پشتیان بەوی تر بەست بوو هەر هەمیشان وەکو یەک بیران کردبووەوە وایان زانیبوو هەر تەنها ئەمە ئاو دەبات دەجاتی ماست مەبەستیەوە بووە کە یعنی هەر یەکە لای خۆیەوە قەنەعات و بیرکردنەوەی وا بووە سەرنجامیش برسێتی بەسەر گوند داباڵی کێشا و زۆرێکیش لە دانیشتوانەکەی بۆ هێوە لە ناو چوون ئەڵێ کاتێ پێویستی زۆرمان بۆیە پەرداخان پڕ بکەیت لە ماست مانای هەیە تۆ بڕۆیت ئاویان تێ بکەیت ئەڵێ دەی بزانە کاتێک گرنگی بە کارەکەت نادەیت بە پاساوی ئەوەی بیکەیت و نەیکەی کەس منەتی پێت نییە ئەوە تۆ ڕێ خەریکی پەرداخان پڕ دەکەیت ئاو وەختێ لە ئیش و کارەکانە دڵسۆزنی بەو پاساوی ئەوانی دیکە هەموو دڵسۆزن تۆ بێت تۆ هەبیانەبی کاریگەری نییە ئەوە پەرداخان پڕەکەی لە ئاو کاتێ یعنی باز لەوە کە ینی ئەمە بەداخۆ دکتۆریان کێشەکە لەوایە مامۆسایان هەر یەکەمان ئێمە لاو خۆمانەوە خۆمان ئەبدەیت ناکەینەوە گرنگی بە خۆمان نادەین خۆمان نەناسیوە بەڕاستی ئەوەی کە ینی مادە خامەکەی بەردەستمان کە خوێنکارە نەمان ناسیوە بەجددی ینی ئەمانە ئەتوانم بڵێم بەشێکی خەتاکەش سەرباری کۆی پرۆسەکە ئەوانە ئێمەش بەجددی مقەسیرین چیرۆکەکەت ماناکەی زۆر ڕوونە ئەو قسەی کە گوتم سیستەمی پەروەردە لە کۆمەڵی سیستەمی تر دروست بووە شتێ یەک دانشت نییە کۆمەڵێک شتە سیستەمی مامۆسایەتی سیستەمی تەلەبە و تەلەبێتی سیستەمی بەڕێوەبردن سیستەمی مامەڵەی ناوپۆل سیستەمی دانیشتن سیستەمی فەرهەنگەکەی چاوەڕوانی ینی بۆ نمونە تۆ چاوەڕانی وەک بە خوێندن کێ بوو بە هیچ کێ بوو بە شت وانە بڕۆی شتێ هەتا تەنانەت ئەوەش خۆی سیستەمێکە وانە گوتارێک و بڵاوە بێتەوە زانینی شتەکان گرنگە بۆی تۆ بزانی چۆن چاکیکەی ئەگەر ئەوەندە بە ئەوەنێڵێ بەردی گەورە نیشانەی فڕەنەدانە دروست وانی ئەگەر وا مامەڵە لەگەڵ سیستەمی پەروەردە بکەینەوە بە هیچ شێوێ چاک نابێت بەشێکی ئەوەی کە لە کوردستان 30 ساڵە بەلای کەمی کە هەر هەمان شتە و دووبارە ئەبێت و ئەوەیە کە وا سەیری ئەەکەین چکە نایزانین ینی یەکی لە شتەکان ئەوەیە کە ئێمە خوێندنی پەروەردەمان نییە کۆلێژی پەروەردەمان هەیە شادی پەروەردەوەری بەس خوێندنی پەروەردەمان نییە لە کوردستان تا ئێستا ئەوەشی کە مامۆستایان دێن و ئەخوێنەوە ئەنووسن هی ئەوەیە ینی کە خۆیان حەزیان لێتی پیان وایە کە شتێکی گرنگە من هیوام وایە کە لەوە ناچە زۆری پێ بچێ ئیشەڵڵا دروست ئەبێت خوێندن وەکو بڵێ پەروەردە وەکو بابەتی خوێندن وەکو بڵێ تۆ ماسترت لە پەروەردە هەبێ فەلسەفەی پەروەردە بخوێنی نەزانم چیۆمانە وردە دروست ببێ بەشێکی ئەوەیە کە ئێمە سیستەمەکەمان نەناسیوە ئەوەندە بە گەورەی سەیریەکەین ئیتر تەسلیمی ئەوەی تەبیعەتی سیستەمەکەش وایە کە وەکو بڵێ وەکو بزوێنەرێکە ئیش ئەکە هەرچی هاتە بەردەمی ئەی هاڕێت تۆ ئەگەر نەزانی چۆن مامەڵی لەگەڵدا بکەی ئەوەیە جا مەسەلەی بۆ مامۆستا خۆی مەسەلەی ئەوەی کە پەیوەندی مامۆستا بە خوێنکارەکانیەوە دوای ئەنجار لە پەیوەندی مامۆستا خوێنکارەکان بە ڕێوەبەر و کەش و هەوای قوتابخانەکە ئەنجا بەڕاستی خەڵکێکی زۆریش هەن کە خەریکن یانی تۆ سەبیرەوە کە وەکو وتم هەر ئەوەی کە چەندین مامۆستا هاتوون لە شتێکی وا بەشدارن و چەندانی دیکەش دڵنیام کە ینی خەمیان پەروەردێ و بە جددی ئیشی لەسەر ئەکەن و ئیشی زۆر باشیش ئەکەن هەر خۆی نیشانەی ئەوەیە کە ئەمە ئیلا چاکە بێت ینی هەر مەجاریتیانە لەبەرەوە زۆر جار هەیە ئاسانە وابزانین دکتۆریان خۆی تەحەدیەکان هێندە گەورەن لە ڕاستیە لێرە لەوێ بە گروپ و بچوو کشتی ئاوا وەگەڵێ ڕەنگە دەرەقەتی ئەمەنەیە خۆتەزانی ینی تەحەدیەکان لە دەرەوە ئەوانەی کە هەن مقابل بەم چۆنەڵێ عامیلە خێرە کەمترێکن وانە بەخوا تەحەدیەکان زۆرن هەوڵەکانیش هەر زۆرن ینی کە ئێستا قوڕی تەواو قوڕی پیانەدراوە هی ئەوەیە کە خەڵکەکە باشن وانە بای ئەوەندە ئەگەر لە ڕوو ئاینیەکەشەوە ئیسلامیەکەشەوە بیری لەکەینەوە لەبەر ئەوەی کۆمەڵێک خەڵک هەن کە باشن و شەو نوێژەکەن و دوعاکەن و خەڵکی بەڕێزن خوا قڵپی نەکردوتەوە وانە خەڵکی لای هەڵەوجاڵێن قڵپی کردوتەوە کە خوا قڵپی نەکردوتەوە هی ئەوەیە کە کۆمەڵی خەڵکی باشێ لەوە چێ نەیان بینین لەوەی هەمووی بەس بەخوا هەیە ئەگەر نەبوایە ئێستا خراپتر ئەبووین بۆیە خەڵکی من باوەڕم وایە هەمیشە باوەڕم وایە کە خەڵکێکی زۆر هەن خەریکن ئەگەر وانە بواە ئێستا خەڵک یەکترێ خوارد لەبەرەوە ئەو لایەنە ئیجابێ زۆر گرنگە بەڵام بابزانم ئەتوانم بچمە پێشەوە باسکردنی کێشە هەمیشە
یەکێکە لە تایبەتمەندیەکانی پرۆسی پەروەردەیی باسکردنی کێشە یەکێکە لە تایبەتمەندەکانی هەر ئەوە شەوای کرد پرۆسی پەروەردەیی بزێو بێت بۆیە ئێمە باین تا ئێوارە پرۆسی پەروەردەیی بکوتین باین تا ئێوارە باسی خراپیەکانی باری پەروەردە بکەین لە کوردستانە هەر خۆی باسکردنەکە شێوەیەکە لە ئیجابی بەڵام ئەگەر ڕوانگەکە دیار بوو ئەوە هەر زۆر باشتریش هەبێت بۆیەش پەروەردەناسی ڕەخنەیی وەکو ڕوانگە دیارکردنی ڕوانگە گرنگە لەبەرەوە باشتر بەرەو چارەسەر ئەمان بات بە تایبەتی مەسەلەی ئازادی کە بەشی باسی سەرەکی ئەم دەرسێ ئەمڕۆمان لایەنە ئازادیەکە بوو دەستان خۆش بە مامۆستا زۆر سوپاس دەستان خۆش بێ کاکتۆر دەستخۆش مامۆستا ئاسۆ مامۆستایانی بەڕێز ئەگەر بەڕێزێک پرسیاتمان هەیە کاک دکتۆر بەڵێ لە خزمەتان بەڵێ مامۆستاییان باش نەیبینێ مامۆستاییان فەرموو بەڕێز مامۆستا جیهاد مامۆستا جیهاد فەرموو مامۆستا جیهادیان ببوورە سڵاوتان لێبێت سەرچاو سڵاو مامۆستاییان زۆر سپاس بە دکتۆر دەستی خۆش لەسەر کەوتوو بێت منە نامێ بچمە سەر هەندێ باسی فەلسەفەی پەروەردە و فەلسەفەی ئازادی ئەمێ هەردێشی نازانم ئەمێ هەندێ باسی شتی هەندێ عملی بکەم لە ژیانی پیشەی خۆم وەکو توێژەری کۆمەڵایەتی کە لە دادگای باریکەسەتی سلێمانیم لەو بابەتانی کە لەگەڵ ژنێردادا نشین گفتوگۆەکەین ئەوانی کە بە تایبەتی لە ئافرەتانە ئەوانی کە خوێنەوارن و خوێندنیان تەواو کردووە کە لای ئێمە پەروەردە زیاتر مەبەستەکە لی خوێندنە بە شێکی زۆری کاڵین پەروەردە یەکسە بیری مەکتەب و خوێندن و شتانمانەکەەوە ئەوانی کە خوێندنیان کردووە و یا خوێندنیان تەواو کردووە هەست لە بەشێک لە ئازادی ینی لە ناو ناخیانە لە ناو دەرونیانە لە ناو هەڵس و کەوتیانە و لە ناو ژیانی ڕۆژانەی خێزانی و ئەوە ئەم حاڵەتە خێزانی کایانە بەشێک لە ئازادیان هەیە ینی با بڵین دیفاعی لێەکەن و شەڕی لەسەر ئەەکەن ئەوە ئەیانەوەی ئەو ئازادیەش ببەخشن بە ماڵەکانیان بەڵام بەداخەوە ئەوانەی کە خوێنەواریان کەمە یا خوێندن واز لێ ئەهێنن کاتێککە گفتوگویان لەگەڵاکەی بە تایبەتی کێمە لەگەڵ هەردووچانە دانیشین پێکەوە لەو کاتێک کە گفتوگۆکەین پێکەوە لەگەڵیانە هەستەکەی ناوێ ئەو ئازادی لەو حاڵەتەشە کە خەریکی جابوونەوەیە ناوێ و ئازادی کە هەیەی بەکاری بهێنی یا شەڕ لەسەر و ئازادی بکا کە هەیەی یعنی بەشێک لە ژێردەستەیی بۆ دروست ئەبێت لەوەی بۆیە حەزم کردم ئیزافەیە بکەم کە ئەمە لە بواری عملیە ئێمە ڕۆژانە ئەیبینین یعنی ئەکرێ ئەمە هەنگاوێک بێ بۆ ئەوەی کە نێڵین خەڵکی واز لە خوێندن بێنێ بە تایبەتی ئافرەتان چونکە وازهێنان لە خوێندن ڕاستەوخۆ ینی زەواجکردن ڕەنگە کوڕێک ئەگە واز لە خوێندن بهێنێ بچێت بۆ بەدەم پیشەیەکەوە ڕەنگە بی لە زەواج نکاتەوە بەڵام کاتێکە ئافرەتێک واز لە خوێندنێنێ ڕاستەوخۆ کۆمەڵگە و خۆی و تەنات خۆشی یەکەم شت کە بیری لێکاتەوە تەنها ئۆپشنێک کە هەی بێ زەواجکردنە کاتێکیش کە زەواجەکە کا لە بەروی خوێندەواریەکەی ئاوە بۆ شێوازەیە ناتوانێت شەڵ لەسەر و ئازادی بکە کە مەفرۆزە هەی بێ زۆر سپاس دەستان خۆش دەست خۆش دەست خۆش نا هەڵبەت ینی مەسلەی زەواجی پێشوەختە و پەیوەندی ئەوە بە مەسلەی خوێندن و بە مەسلەی چوونە ناو پرۆسی خوێنی ڕسمی ینی شتێکە پەیوەندیەکی ڕاستەوانەی هەیە و بە شێوەیەکی گشتی هەبوونی ینی خوێندن و پرۆسی پەروەردەیی ئازادی ئەدات ئەوە ینی ڕەتکردنەوەی ئەو قسەیە نییە بەڵام پرسیاری ئەوە کرا لە سەرەتاوە مەبەستمان لە ئازادی چییە و ئازادی لە چی و وانە چ جۆرە ئازادیەک ئازادی جۆری هەیە خوێندن و قوتابخانە چەنە ئازادی ئەوەی کە باسمان کرد ینی خوێندن و قوتابخانە مەعریفە چەنە ئازادی ئەدات ئەکرێ کۆت و زنجیریشت بکات بە کۆمەڵشتی تریانی بۆیە ئەو هۆشیارە لەبارەی ئازادیەوە زۆر گرنگە
و ئەو بابەتی جنابیش باسکرد هەڵبەت ینی ڕاستە گرنگی خۆیە دەستان خۆش دەست خۆش بە دەستخۆش مامۆستا دەستخۆش کاک دکتۆریان زۆر سپاس بۆ بەڕێز جنابی کاک دکتۆر زۆر سپاس بۆ مامۆستایان و ئامادەبوونتان کاک دکتۆریان ئێمە لێرە کاتەکەمان تەواو بێ و لە خزمەت جەنابیشتین دەستان خۆش بێ زۆر سپاس یەک دوو شت ئیشەڵا ئەوردە وردە ئەوە وەکوتم ئەچینە پێشەوە بۆ هەفتەی داهاتوو جەخت لە ڕوانگەی ناڕەخنەی ئەەکەین ڕوانگەی ناڕەخنەی کە لە کوردستاندا باوە بەشی سێمی کتێبەکەیە جارێکتر جەخت ئەەکەمەوە کە کتێبەکەتان هەبێ زۆر باشە بیخوێندنەوە چکە خوێندنەوەی کتێبەکە جیایە لەوەی کە ئینسان تەنها ینی سی شاشەی بکات گوێ بگرێت هەموو هەر کاتێک ویستان ئەتوان بگەڕێنەوە سەری پێم خۆش ئەبێت ینی ئەگەر پرسیار لەسەر ناوەڕۆکی کتێبەکە لەسەر ناوەڕۆکی بەشەکان دروست ببێت بۆی چونکە بە هۆشیاری بە وردی نووسراوە ئەمە ئەو ئەنجارە شتێکی دیکەش لەوە ئەچێت دوای بەشی چوارەم جۆرێک هەڵسەنگاندن ئەەکەین بۆ ئەوەی ئەوانشی کە بەشدارن بە نووسی هەڵبەت ناوی نانێن ئیمتیحان تاقیکردنەوە ناوێنێن هەڵسەنگان چونکە هەڵسەنگاندنە بۆی دەرفەتێک هەبێت کە پێداچوونەوە و تعبیرکردن بێ لە وەکوڵی گزارشکردن بێت لە معریفەی خۆمان لە دوای بەشی چوارەمەوە لەوە ئەچێ ینی شتێکی وا بکەین کەڵە وەکو گوتم ڤیددیۆکەش لەسەر لە کەناڵی یوتیوبەکەی خۆمدا ئەنێم بۆ ئەوەی هەر کاتێک پێویستان کرد دەتوان بچنەوە سەری و شتی دیکەشی تێدایە بۆ نمونە مەسلەی دەسەڵات لە پەروەردەدا چییە مەسلەی عقل کراوەیی یەکێک لە ڤیددیۆکانە کە پێوەستە بەوەی کە معریفە تا چەند پێوەستە بە عقل کراوەیەوە یان ئایا معریفە هەمیشە عقل ئەکات یا چ جۆرە معریفەیەک عقل فراوان ئەکاتیان عقلدا ئەخات کەناڵەکەشتی باشی تێدایە یەک شت هەیە گرنگە باسی بکەم هەم کتێبی پەروەردەناسی ڕەخنەیی هەم کتێبی مەلەی دەڕەوت هەردووکی وەقفن من وەکو نووسەری کتێبەکان وەقفم کردووە ئەوەی کە لە وەقف تێگە ئەزانێت کە وەقفیانی چی ینی ئەوەی کە ئەمە پرۆژەن چونکە یەکێک لە شتەکانی پەروەردەناسی ڕەخنەیی کارکردنە قسە زل نییە قسەی زلکردن نییە کارە بەشێکی ئەوەی کە من هەڵم داوە کە بە شێوەیەکی عەمەلی لەگەڵ ئەو ڕوانگەی خۆمە ڕاستگۆ بم ئەوەیە کە کتێبەکانم کردوتە وەقف ئەمە و کتێبی دیکەش لە داهاتوودا هەمووی وە بڕیاداوە حەسەنیکە وەقف بێت وەقف یانی ئەوەی کە من خاوەنیان نیم بۆیە ئەوە بزانن مامۆستایان ئەوانەی کە کتێبەکەیان کڕیوە بەشدارن لە پرۆسەیەکی وەقفی پرۆسی وەقفیش پرۆژەیەکی خێریە بۆیە دڵتان بە خۆتان خۆش بێت ینی ئێمە هەر بە ئۆتۆماتیکی ئەوەی کە کتێبەکەی هەبێ بە شێوە لە شێوەکان لە پرۆسەیەکی خێریایە حەزم کرد ئەو لایەنش باز بکەم بۆی بزانن کە ئەوەی کە کتێبەکانی کڕیوە پارەی چۆتە ناو خێرێکەوە کە بەردەوامە ئیشەڵا دەستان خۆش بێت من شتێکی وام نییە سەرمێشاندن و ئیشەڵا لە هەفتەی داهاتوو لە خزمەتان هەبین لە ڕێی گروپەکەشەوە پرسیار وشت هەبێت یا ئەوە هەبێت دەتوانین گفتوگۆکە بەردەوامی پێ بدەین مامۆستا دەستی جانابیشت خۆش بێ و زۆر سپاس خوا سەلامەتمان خۆش بە هەموو ئینشاءالله خوا سەلامەت بن ئێمە زۆر سپاسی بەڕێستانەکەی زۆر سانی بەرەسپاسی ئامادەبوونی هەموو لایەکەین بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک تا دووشەمەی داهاتوو هەموو لایەک بەخواست فێرین کە پەنای خوا بن سەرکەوت هەموو لایەک زۆر زۆر سپاس ممنونی بەتان لەگەڵ جنابی کاک دکتۆر سوهەیب دیارە ئینەکەمان ئێندەکە ئەکەین لێرە ئێمە دەستان خۆش بخوافیز خۆش